Hey, what's up guys? Welcome back to Learn and Explore. منیات خوشحالم گرام اولادان لویدیویکی نودا تایبەت بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ ساڵی 2025 ئەمڕۆ ڕۆژی 12مە بەڵام ڤیدیۆی 11 جامڕۆ لەگەڵ فەرمودەکە تاسکێکیشم بۆ ئێوە داناوە با بڵێن ئەرکێکیشم بۆ ئێوە داناوە کە لە کۆتایی ڤیدیۆکە ئازان چیە بۆی جێبەجێ بکەن و بزانن ئایا توانیتان سوود لەوانەکان وەربگرن یان نە. دا ئێستاش ئەو فەرمودەی کە بۆ ئەم ڕۆوانێناوە با یەکەم جار بە ئینگلیزی بخوێن و دواتریش بیکەینەوە بە کوردی. The Prophet Muhammad, peace and blessings be upon him, says, "Whoever does not express his gratitude to people will never be grateful to Allah." باگەرێکی زۆر بەمانە فەرمودەیەمان بیستۆ چ بە عەرەبیەکەی بێ یا بە کوردی. جا هیوادارم زۆربەتان تێگەشت بێتن ئەگەر تێش نەگەشتون ئەوە با پێکەوە بیکەینەوە بە کوردی. The Prophet Muhammad, peace and blessings be upon him, says, پێغەمبەر محەممەد درود و سەلامی خوای گەورەی لەسەر بێت ئەفەرمێت whoever لە ڤیدیۆگەری پێشەوە زۆرە موشەیەمان بەکارهێناوە whoever هەر کەسێک هەر کەسێک بێ does not express gratitude سوپاس و پێزانین پیشان نەیات یان دەرنەبڕێت to people بۆ خەڵک ئێستا هەموویەکینەوە بە کوردی whoever هەر کەسێک does not express gratitude express واتە دەربڕین باش نییە gratitude واتە سوپاس و پێزانین یان سوپاسکردن یان پێزانین بە هەر شتێکی بەرامبەر کەواتە express بەوانەیەک دەربڕینێت gratitude بەمانای پێزانینێت people واتە خەڵک کەواتە هەر کەسێک سوپاس و پێزانین بۆ خەڵک دەرنەبڕێت will never هەرگیز ئەمە لە داهاتووە طبعاً ئەوەی بەشی پێشووی با بڵێن ڕستەکە پرێزنتە بۆ ئێستەیە بەڵام ئەمەی تریان کە وڵ بەکارهاتووە بۆ داهاتووە will never be grateful to Allah هەرگیز سوپاسگوزار نابێت بۆ کێ بۆ خوای گەورە grateful واتە سوپاسگوزار کەواتە هەر کەسێک سوپاس و پێزانین بۆ خەڵکی دەرنەبڕێت هەرگیز سوپاسگوزار نابێت بەرامبەر بە خوای گەورە gratitude جا تەمرینی وشەیە بکەن بیڵێنەوە gratitude هاتۆزێ وشەیەکە دەربڕینی جۆرێکە لەوانەیە کە گوێ لەم نەبێڵێ ئاسانە بەڵام لەوانەیە کە ئەگەرم پێشتر بەکارت نێنابێت کە ئەیڵی کە تێ خۆ بیڵی تۆزێ قورس بێت لەبەرەوە تەمرینکردن لەگەڵ وشەکان زۆر گرنگترە بۆ ئەوەی کە بتوانی هەم فێری بی و هەم بتوانی بە ئاسانی دەری ببڕیت دوای ئەوەی کە تاوانای فەرمودەکەمان ڕوون کردەوە کردمانەوە بە کوردی ئەو تاسکی کە بۆ ئێوەم داناوە ئەمێ مانای فەرمودەکە و گوتمانەمێ هەر کەسێک سوپاس و پێزانین بەرامبەر بە خەڵکی پیشان نەیات هەرگیز بەرامبەر بەخوای گەورە سوپاسگوزار نابێت ئێستاەوە چیم بۆ بکەم ڕستەکان بۆ عکس بکەنەوە من خۆم بە کوردیەکەشی پێتاڵم تەنهاوەی کە لەسەر ئێوە بێت بە ئینگلیزی لە کۆمنتەکانە بۆم بنووسن جا خۆشم لە سبەینەوەوانە با تۆ زەگاتی بەسەرا بڕام ڤیدیۆکە ڕاستەکەیتان لە کۆمنت بۆ دانم بەڵام ئەمە بزانم چەند کەس ئەتوانێت ئەوە بکە لێرێ ئەمە ئێوە ڕستەکەم بم جۆرە بۆ دابڕێژنەوە هەر کەسێک بەرامبەر خەڵک سوپاسگوزار بێت بەرامبەر خوای گەورەش سوپاسگوزارە بێت تەسەورەکەم شتێکی ئاسان بێت تەنها یەک تۆست چێکێکی بەسیتی تێیە تەسەورەکەم نازانم ئەیزانن یان نا بەڵام هیوادارم هەمووتان بیزانن جا ئێوە هەوڵی خۆتان بە لە کۆمنتەکانە بینووسن هیچ لەوە مەترسن غەڵەت بکەن چونکە ئیمتیحان نییە و پارەی لەسەر نییە و دەرەجەی لەسەر نییە و هیچ شتێکی لەسەر نییە ئەگەر مەسەلەن غەڵەتی بچووک و شتانەشە بۆ خۆم بۆتان ڕاستەکەمەوە تاوەکو خۆم لە کۆتاییە ڕاستەکەتان بۆ داهانم جا هیوادارم وانەیەکی پڕ لە سوود بوو بێت تاوە پوسبەی نێوانەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ